قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان کاریگەری لەسەر تێگڕای سێکتەر و لایەنەکانی ژیان دروست کردووە. فرۆشیارانی بازاڕی تەسبیح لە نزیک قەڵای شاری هەولێر بەهۆی قەیرانی ئابووریەوە ئەو تەسبیحانەی بە هەزار زەحمەت دروستیان دەکەن و بووەتە یەکێک لە هێماکانی شارەکە ناتوانن وەکو جاران بیفرۆشن. دەستگێڕی بازاڕەکە ئەو تەسبیحانەی دروستیان کردووە بە شێوەی جیاواز دەخەنە ڕوو بۆ فرۆشیاران و بازاڕی تەسبیحی دێرینی شارەکەیان کردووەتە شوێنێک کە دانیشتوانی خۆجێی شارەکە و گەشتیارانی ناوخۆی و بیانی سەردانی دەکەن. شتێکی فۆلکلۆری یعنی شتێکی جوانە یعنی بەڕاستی خەرک یعنی کوردەواری خۆمان بەڕاست هەموو دەوڵەتێک بەرەقیتی بەس هیچ وچی کورد نییە بەڕاستی خاصە شاری هەولێر هیوایەتی تەسبیح بە زۆریش قەزوان. والله بداية بنا شازع من عايش كده هدي قم فرقة تا قم راينا استاذ الحمد لله صلوا وصحك درس ذكري وذكروشتين وذاكر دني الحمد لله نوعية تكاني يدوا على قدرنا تا استاكم. فرۆشیارانی تەسبیح ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی دواکەوتن و لێبڕینی موچەوە بازاڕیان وەستاوە و دۆخە کە وەک هەموو بازاڕ کاریگەری نەریانیشی کردووەتە سەر فرۆشتنی تەسبیح کە یەکێکە لە هێماکانی خەڵکەکە. تەسبیح فرۆشان لە بازاڕی تایبەت بە تەسبیح بە شەقامی شارەکە و کۆڵانەکاندا دەگەڕێن و بەرهەمەکانیان دەفرۆشن کە بژێوی ژیانیان دابین دەکەن. بازار ئەو ساڵ دوو سارە بەڕاستی فراوە لەوە دەبێت ئەو ظروفەی وای داهاتیە ئەگەنا پێشان قەزوان هەتا ملیۆنێک ملیۆنێکی دەڕووی کۆرۆنە تەئسیری کردیە ئەو معاشەش تەئسیری کردیە بەڕاستی لە هەمووی کردیە تاسی نەخەریمە هەر هەموو بازارەکە تاسی ئەگەر کابراگە هەمومانجە معاشەکەی وەرگری بازاری مەش خۆش دەبی دەزولێ بەس شتەکە بەڕاستی لەگە معاشێ بازارەکە سريعات بازارەکە نییە یعنی بە سەریعی بازارەکە لای زەعیفی زیاترە لای هەبوونی کمترە. بازاڕی تەسبیحی شارەکە بە تایبەتی لە کاتەکانی نیوەڕۆدا قەرەباڵغی پێوە دیارە کە بووەتە جێی سەرنجی گەشتیارانی ناوخۆی و بیانی و سەردانی دەکەن و پیایدا دەگەڕێن. فرۆشیارانی بازاڕەکە مێزەکانیان لە پاڵ یەکدیدا داناوە و لە دوای هەندێک لە مێزەکانەوە وەستای دروستکردنی تەسبیح بەدی دەکرێت کە سەرقاڵی هۆنینەوە و دروستکردنی تەسبیحی نوێیە یان بە گوێرەی خواستی کڕیاران دروستی دەکەن.